شەوێکی تریش لەبەر تیشکی قورئانی پیرۆزە دەرسێکی تر وەرەگرین. ئەم جارە لە نوسخەیەک لە قورئانی پیرۆز کە تەمەنی 437 ساڵە، ئەم قورئانەی کە لە بەردەستمایە مەشهورە بە قورئانەکەی مەلا موسای شابەدینی کە خەڵکی مەنطقەی سیوەی لە ناحەی باسنێ 437 ساڵ لەمەوە پێشنووسیوێتیەوە. قورئانەکەش خۆی چیرۆکێکی عەجایبی هەیە کە لە مزگەوتێکا بۆ دوای 2 ساڵ چوونەتەوە، دوای ڕووخانی مزگەوتەکە لە ژێریا دەریان هێناوەتەوە. باش ئەوەش دوای مدەتێک بە یەکێک بووە کە لە ڕووبارێکەوە پەڕیوەتەوە، ئاوەکە زۆر بوو، جێژاوێک بووە، قورئانەکەی لە دەستان دووە و کەوتووە. دیسان لەوێ ماوەتەوە، دوای 6 ڕۆژ چۆتەوە لە هەمان مەسافەی مەترێکە لەو جێگایە هەمان نوسخەی قورئانەکەی دۆزیوەتەوە بێوە حیبرەکەی هیچ شتێکی تێکچوو بێت. ئەو دەرسەش بۆیە حەزم کرد لەم قورئانەیە، لەم مصحەفە جوانەیە بخوێنین کە دەلیلی خۆشە لەسەر ئیماندارێتی کوردەواری و ناوچەی شارباژێر بوو کە ناوچەی کاتە بەردەنوێژە، وەکو بیرخستنەوەیەکیشە بۆ ئەو خەڵکی ناوچەیە بۆ ناوچەی شابەدین و وەسیوەی بە شێوەیەکی گشتی. هیواداریشم ئینشاءڵڵا بەرگوێی ئەوانیش بکەوێت ببێ بە بیرخستنەوەیەک بۆ زیاتر ڕووکردنەوە ئیسلام و گەڕانەوە لای قورئانی پیرۆز.